سڵاو بەڕێزانم، کێشەی کەمینە ئاینی و نەتەوەیەکان لە دنیای ئیسلام بە تایبەتی و دنیادا بەگشتی کێشەیەکی ئاڵۆز و حساسە. لە نێوان تەخوینکردن و مافخوراویدا کەمینەکان گیریان خواردووە. ئێمە لەم ئەڵقەیەدا هەوڵ دەدەین تیشک بخەینە سەر ئەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا. بینەرمان بن. مامۆستا بەخێر بیت. زۆر سپاس. ئاشکرایە بە تایبەتی ئێمەش کە خۆمان وەکو کورد ئەو کێشانەمان زۆر بووە، هەرچەند کورد لەوانەیە نەچێتە ناو پێناسی کەمینەوە، بەڵام بەداخەوە ئەو هەستەمان هەر هەیە. بێکم پرسیارم بەم شێوەیە بێ کەمینەکان چۆن پێناسکەین، ینی بەچێ ئەوترێک کەمینە لە ناو هەر وڵاتێکە؟ بەڵێ زۆر سپاس مامۆستا سۆران. بابەتی کەمینەکان یەکێکە لە ئەو قەزیانەی کە ئێستا لەسەر ئاستی گڵۆباڵ ئەتوانین بڵین تا نەک تەنها گرێدراوبانی قۆناغی مێژوو یان سەردەمی مێژووی سەدەی 18 و 19 بەڵکو لە مێژووی هاوچەرخیشە وەکو قەزەیەک ماوەتەوە بەردەوامە، ڕەنگە بە پێی جیاوازی جوگرافیای سیاسی و بە پێی جیاوازی سیستەمی سیاسی حکومڕان لە وڵاتانی جیاجیایە مامەڵەکردن لەگەڵ ئەم قەزیەیە و ئەم دیاردە دیموگرافی و ئەم دیاردە مرۆی کۆمەڵایەتیە بگۆڕێ، بەڵام بە شێوەیەکی نەگۆڕ ماوەتەوە و ڕاندێکی گردردونی وەرگتووە. تەنە ئەوەی تایە کە زۆر جار لەو ناوچانەی جیهان زیاتر وەکو قەزەیەکی گڕگرتوو ئەمێنێتەوە و بێ بە کەیسی گەورە لە ناو تەنانەت مەلەفاتی نەتەوەیەکگرتووەکان و ئەنجومەنی ئاسایش کاتێکە ئەگاتە بڕادەی بەکارهێنانیان زۆر جار تونوتیژی بۆ چارەسەرکردنی ئەم دیاردە دیموگرافی لە ناو کۆمەڵگە بەشەریەکانە. پێش ئەوەی پێناسەیەشی خێرای ئەوە بکەین کە کەمینە چییە، ئەبی ئاگامان لێبێکە پێشەشتی ئەم دیاردەیەکی هەم ئەزەلیە هەم دیاردەیەکی دەستکردەوەتە هەم مێژوو کردە هەم مرۆ کردە و بە هەردوو دیوە ئەتوانین سەیری بکەین. بۆ ئەڵین ئەزەلیە لەبەر ئەوەی بەدەگمەن نەبێ لە هیچ کۆمەلگایەکی مرۆیە لە ناو کۆمەلگەی مرۆڤایەتیە نابینین کە تەجەموعێکی بەشەری ئەوە نییە گردبوونەوەیکی مرۆیی هەبێ کە هەموویان لە یەک ئاین، یەک ئەتنیک، یەک کەڵچەر یان خاوەنی یەک زمان یا یەک زار و شێوە زار و بنزار بن. ئەمە حاڵەتێکە دەگمەنە بووە بە درێژایی مێژووی بەشەریەت. ئەم دابەشبوونە لە ڕاستیە هەبووە دوای ئەوەی کە مرۆڤ گەشا کە لە سەرەتای شارستانیەتی سەرەتایی خۆیەوە دابەشبوونی کۆمەڵایەتی و دابەشبوونی چینایەتی دروستە بێ. بۆی ئەڵێن دیاردەکە دیاردەیەکی ئەزەلیەوە. ئەگەر یعنی کە ئەڵێن ئەزەلیە کەواتە ئەبێ پێشوەخت دان بەوە بنین کە لە هەموو کۆمەڵگایەکە دیاردەیەکی پێ دیاردێکی کۆمەڵایەتی پرۆڵانە، یاڵێ تەعەدودیەتێک هەیە لە پێکهاتەی کۆمەڵگەی کە تۆ اعترافە بەم تەعەدودیەت کرد ئەبێ ئاگایش لێ بێکە لە هەمان کاتە ئەم تەعەدودیەتە بە هیچ شێوەیەک لە ڕووی دیموگرافیەوە دابەشبوونە جوگرافیەکەی ناکەوێتە جوگرافیایکی دیاریکراوە، بەڵکو بۆی هەیە دابەش بێ بەسەر ئەگەر دەوڵەت بێ بەسەر چەند زۆنێک و چەند ناوچەوک چەند کەرت و هەرێمێکی جیاجێی ئەم دەوڵەتە ئەگەر کیشوەرێک بێ ئەگەر ناوچەیەکی فراوانتر بێ ڕژیۆنێ بیانی ناوچێکی فراوانتر ئەوە بە دڵنیاوە دابەشبوونەکە ئەمە یەک خاڵێکتر مستەحیلە ئەم دابەشبوونە دیموگرافیە ئەو گروپە کۆمەڵایەتیانەی ئەو گروپە مرۆیانەی کە تیایە کۆ بنەوە بە ناوی با بڵین تۆپەڵی مرۆیی جیاجە زۆر زەحمەتە یەکسان بن لە ڕووی ژمارەیەوە، واتە لە ڕووی عەدەدیەوە زۆر زەحمەتە. حتا چەمکی کەمینە چەمکێکی عەدەدیە، ینی کۆنسێپتێکە لە سەر بنەمای عەدەد دەستنیشان کراوە. بۆیە لە ڕاستیە ئەمەیە کە ئەڵێن بۆدێکی ئەزەلی هەیە و دیاردەیەکی ئەزەلی بۆ دیاردێکی دەستکردیشە. بۆ ئەڵێن دیاردێکی دەستکردیشە لەبەرەوەی بە حوکمی ئەوەی لە ناو کۆمەڵگەی مرۆڤایەتیە تەماحی گەورەوە ململانەی گەورەوە جەنجی گەورە ڕوویداوە بە درێژایی شارستانیەتە جیاجیەکانی مێژووی بەشەریەت
کۆمەڵێک دیاردەی زۆر جیاجیایی لەگەڵ خۆیان هێناوە لەوانە دیاردەی هیجرەت یعنی هەندێک ناوچەی کۆمەڵگەی مرۆیی هەیە بە بۆنەی جەنگەکانەوە بە بۆنەی ململانیەکە بە بۆنەی بەریەککەوتنە ئاینیەکان و بەریەککەوتنی نێوان ئیمپراتۆریەتەکانەوە نێوان دەوڵەتەکانەوە ناسەقامگیری سیاسی ئەمنی گەورە ڕووی تێکە و بەشێک لە خەڵکی ئەم وڵاتانەکە کەونە ناو با بڵێن سنتەری ئەم ململانیانەوە بە ناچاری وڵاتی خۆیان بەجێڵن و ڕووەکەنە وڵاتێکی تر واتە دیاردەیەکی تری دروستکەری یان سەرچاوی دروستکردنی کەمینە پەیوەندی بەو هیجرەتەوە هەیە بەو کۆچکردنەوە هەیە کە خەڵک بەهۆی ناسەقامگیریەوە لە وڵاتێکەوە ڕووەکاتەوە وەدی لە پەناشیە بێگومان کۆمەڵی دیار کۆمەڵێک حاڵەتی تریشەیە بۆ ئێمە هەتەنانەت ئەوەی پعرە پێڵێ هیجرەتی عقول یعنی کۆچی عقلەکانیش بە هۆکاری قەیرانی ئابوووریەوە بێ بە هۆکاری قەیرانی ئەمنیەوە بێ ژمارەیەکی زۆری خەڵکیش یان لە چینێکی ڕاقی لەناو کۆمەڵگای ئەچنە وڵاتیشتری بەڵام لە کۆتایە بەپێی ئەو ناسنامە تایبەتی کە خۆیان هەیە لەناو کۆمەڵگایەکە کە ڕووی تێکەن ئەمانتیایە ئەبنە کەسی مهاجر بێگومان وەکو کەمینە درێنکەواتە هەم ئەزەلیە لە ڕاستیە دیار دەکە و هەم دەستکردیشە ئێستا ئەمە کێشەیەکمان بابێنە ناو ئەمڕۆ و جیهانی خۆمان کارم جیهانی خۆمان جیهانی عەرەب بە تایبەتی و بەڵێ جیهانی عەرەبی و ئیسلامی بەڵێ یعنی ئەمە جاران ئەوەی کە ئێمە لە ئاستی بیرکردنەوەی ئێمە بێ ئەم جلەی من با بڵین کێشەی کەمینەی نەتەوەیمان هەبوو کورد مەسەڵەن لە لێرە لە شوێنی تر لە تورکیا لەم لاولا بەربەر یاخود ئەمازیغ لە جەزایر مەغریب و ڕاست بەم شێوەیە هەستمان بە شتێک ناکرد پێ بوترێ مەسەرەن کێشەی کەمینەی مەذهبی و دینی ئێستا ئەمەشی هاتوۆتە سەر کەواتە ئێستا کێشەکە قوڵتر بۆتەوە پێت وایە ئەم کێشەیە ینی کێشەیەکی دەست کردێ هەر خۆی فعلەن وایە ینی ئەزەمیە ئەو پرسیارەی بەڕێزە ناچارمانەکە کە هەڵبێنیچێک لەو پێناسانەی هەیە کە بۆ کەمینە ئەکرێ بیر بخینەوە یەکێک لەو پێناسانەی کە کۆمەڵاسێکی ئەمریکیە بە ناوی لیویس وێرس چۆن پێناسەی کەمیناکە پرسیارەکەی ئەمە پرسیارێکە بێ بکەین بۆی بە مەدخەلێکی زانستی بچینە سەر ئەو پرسیارێک کە جەنابە باسیەکە یەکەمیان پێت ئەڵێ کە کەمینە بریتە لەو گروپە لە خەڵک کە هەست بە جۆرێک لە دونیەت وە کەمیەکەن لە بەرامبەر چێ لە بەرامبەر زۆرینەیەکە کە لە ناو کۆمەڵگایەکی دیاریکراوەیە بەهۆی چیەوە بەهۆی هەندێک لەو جیاوازیانی کە هەیەی جیاوازی لە ڕووی ئەشێ نەتەوەیی بێ ئەشێ ئاینی بێ ئەشێ مەزهەبی بێ ئەشێ زمانەوانی بێ فەرهەنگی بێ و هەندێک جار ئەشێ لەسەر بنەمای ڕەنگ ئەوەی کە پێوتێ تەمیز لەسەر ئەساسی لەون و سیما و ئەوانە بەڵێ بەڵێ ئەم پێناسەیە بۆچی باس ئیشارەتمان بەم پێناسەیەکە لەبەرەوەی بە طبیعەتی حاڵ کاتێک کە دەچیتە سەر پرسی کەمینە ئەم جیاوازیانە ئەکرێن بە بنەما بۆ ئەوەی چ بە پرسیارەتێک ئەکەوێتە سەرشانی هەر کۆمەڵگایەکی نێودەوڵەتی کە خاوەن کیانێکی دیاری هەر کۆمەڵگایەکی مرۆی کە خاوەن کیانێکی سیاسی دیاریکراوە کە پێوتێ ستیت دەوڵەت کە چۆن مامنە لەگەڵ ئەمدا بەشبوونە مرۆییە کۆمەڵگەیە بکە ئەم دۆخی فوسەی فسایامی کە پێ ئەوترێ ئەم ناهۆمۆژینەتی ناو کۆمەڵگە ئەمەی کە پێ ئەوترێ زیاتر لە پێک هاتەیەکی مرۆیی کە بە بوعدی دینی و تایفی ئەوەی بوونیانەیە وەکو واقعی حاڵ وەکو حقیقەتێک پێناسەیەکی گرنگتر هەر سەبارەت بە کەمینە بە پرسی کەمینە بۆی وەڵامی پرسیارەکە بدەینەوە ئەوش ئەوەیە کە پێناسەیەکی ئەو پێناسەیە کە لە ڕوانگەی یاسای نێودەوڵەتیەوە ئەخرێتە ڕوو باستەوە کە کەمینە بریتیە لەو گروپە لە مرۆڤ کە لە ڕاستیە خەڵکی دانیشتووی ڕەسەنی وڵاتەکە خۆی بن یانی هیجرەتیان کرد بێ بۆ وڵاتە ئەو خەڵکانن کە پێویستەکە مافیان پارێزراو بێت و دەوڵەتیش بەرپرسە لەوەی کە بە چاوی یەکسان لە بەردەم یاسایە لێیان بڕوانێ کاتێک کە ئەم مەسئولیەتە ئەم بەرپرسیارەتە لە وەزیفەی هەر دەوڵەتێکی مۆدرن بێ یان پێش مۆدرن ئەو ئیمپراتۆریەت و ئەو سەڵتەنە ئەو سیستەمە سیاسیە فراوان خوازانەی کە پێش دروستبوونی دەوڵەت نەتەوە نیشن ستیت هەبووە لە هەر یەکێ لەم فۆرمانەی چیانی سیاسی بێ ئەگەر بەم وەزیفە ئیداری و قانونی هەڵنەسێ دیاردەی کەمینە لە دیاردەیەکە و لە دیاردەیەکی دیموگرافیەوە ئەبێ بە دیاردەیەکی سیاسی تو پێت وایە ئەوە دەسەڵاتی سیاسی وای کردووە یان نەتەوەکان خوان وای بۆ نمونەی ئێستا سووریامان دەڵێتەمە
من پێم وایە نازانم چەند ڕاستم ئەگەر خەڵکم بۆم ڕاستکەیتەوە پێم وایە ڕژێم ئەو حکوومەتی کە لێسا لە سووریا ئەوێ حکوومەتێک دروستکە مەدەنی بێ یا ناوێت کێشەی با بڵێن کورد و ئەم دروز و عەلەوی هەبێ بەڵام ئەو کۆمەلگەی سووریە قوبوڵینێ ئەو کۆمەلگەی سووریە پەلاماری دروست دەکانێت بەڵێ پێتوانێ ئەمە ڕاست بێت کەواتە کۆمەلگەکە خۆی ئەو تەعەدودی قوبوڵێ نەک دەسەڵاتە سیاسی دەسەڵاتی سیاسی سەرمونە نموزەی سووریات باس کرد سووریا دەوڵەتێک نییە بتوانێت توانای ئەوەی پێوترێت تەسامح باشە ئەوەی پێوتێ لێبوردەی لەناو کۆمەلگەی سووریە دروست بکە بۆ چونکە ئرسی سیاسی دەوڵەت ئرسێکی دیموکراسی نییە باشە یەکەم ناسیۆنالیزمی خۆمان نەزانین بە مۆدێلە بەعسیەکەی لە سووریایە تەمەنی نزەکەی زیاتر لە 70 ساڵ بەڵێ بەڵێ ڕاستە کەمینەیە بەڵام لە هەموو دۆخێکە نە چەمشی هاوڵاتی بوون مواتەنە لە ناو دەوڵەتی سووریایەت کە لە پوورێکی سیاسی هەیە تاوەکو ئێستا دەسەڵاتی ئەحمە شەرعی کێشەیەکی نەبێت لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ کۆمەڵگایەکی ناموسەجم لە ڕووی ئاینی و مەزهەبی و کولتوری و ئەتنیکیەوە نە ئەوانەی کە ئەمڕۆ پێیان ئەوترێت طبقەی سیاسی متەنەفس نخبەی حکومڕانی سووریای دوای بەشار ئەسەد وەک چۆن قۆناغی پێش قۆناغی بەشار ئەسەدی چاروا بووە نە نخبەی حکومڕانی ئەمڕۆی سووریاش ئەو نخبەیە کە بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم تەعەدودیەتە ئەکا و کێشە هەرە گەورەکە لەوەیە کە ئەوەی کە کۆمەڵانسێکی گەورەی فەڕەنسی وەکو ئالانتۆرین ئەڵێ دیموکراسی طبعا کتێبەکەیە کە کتێبێکی بەناوبانگە کتێبی ما هي الديمقراطية حكم الأكثرية ضمانات الأقلية بەڵێ بەڵێ یعنی کێشەکە ئەوەیە تۆ پێت وابێ دیموکراسی بە تەنها بە دەستور و بەدانانی یاسا ئەچەسبێ کە ئەمە ڕێک پێچەوانی چییە؟ ڕێک پێچەوانەی بنیادنانی نیزامێکی دیموکراسی سەقامگیرە کە توانای ئیستیعابکردنی ئەم هەموو پێکاتە جیاوازانەی هەبێت کە لەناو کە وەکو میلاتێک بۆ حکم بووە من بەبەسم لەمە ئەمە ئێستا حکوومەتی سووری بە زاهیرە نیش بێ بەڵێ ئەوێ کۆمەلگەیەک دروست کا پێی بوترێت کۆمەلگەی سووری بێ جیاواز بەڵێ بەڵام ئەوەی کە ئەبیندرێت لە ڕاگەاندنەکانە و لە واقع ئەوەیە کە ئەو کۆمەلگە سووری خۆی ئەمێ قوڵ نییە بەڵێ قبوڵی نییە ئوستا سۆران قبوڵی نییە بۆ لەبەر ئەوەی بە درێژایی مێژووی حکمی بەعس لە سووریایە بە هیچ شێوەک هیچ ئەزمونێکمان نییە بەڵێ هیچ ئەزمونێکی شانسدانمان نییە بە کەمینەکان کە بەشداریەکی ڕاستەقینیان هەبێت لە ناو سیستەمی حکومڕانیەتیە تاوەکو ئێستا لە قۆناغی ئەحمەد شەرع ئەمتمانەیە ببەخشن بە ئەحمەد شەرع ئێستا بە نسبەت سووریاوە قۆناغی خۆگوزارشکردنی هەموو ئەتنیک و مەزهەب و تایەفەکانە بە هەمان مۆدێلی عێراق ئەگەر سەنج بێ مۆدێلی عێراقی دوای سەدام حوسێن مۆدێلی تەقینەوەی ناسنامە نەتەوەیی و مەزهەبی و تایفیەکان بوو و بنیادنانەوەی دەوڵەت لەسەر ئەساسی ئەمە بوو و تەنانەت وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا خۆشی وەکو دیفاکتۆیەک مامەڵەی لەگەڵ بۆینی هەم نیزامی محاسەسەی لە عێراقا وەکو دیفاکتۆ قوبوڵ بوو هەم ئەسڵەن پرۆسی سیاسی عێراقی لەسەر بنەمای حسابکردن بۆ تایبەتمەندێتی شیعەکان و سونەکان و کوردەکان و ئەوانە دایرش بووە هەمان حاڵەت لە تەجروبەی تازەی سووریایشە هاتووەتە پێشەوە ئەحمەد شەرع ناتوانێت بە ناوی جمهوریەی سووری عەرەبی و حکمی سووریا بکە و ناشتوانێ ئەو لە عەرەبەڵێ بینە لەیلەة وەزوحا ئەو متمانەیە ببەخشێ بە گەلانی سووریا کە ئەتوانێت لە ماوەیەکی مێژووی زۆر کەمە دەوڵەتی مواتەنە بچەسپێنێ هەموو هاوڵاتیەکی سووری لە بەردەم یاسایە یەکسان بێ هەموو پێکاتە سیاسیە مەزهەبی و تایەفی و نەتەوەیەکان لە وڵاتی سووریایە تا خاوەن مشارەکەی سیاسی تەواو بن چونکە ئێمە هەموو جارێکەڵێن کاتی کێشەی باسی کەمیناکەن یەکێک لە گرێ بابلین سیاسیە گەورەکانی هەموو کەمینەکەی وەیە کە پێی وایە ناتوانێت مشارەکەی سیاسی تەواو بکە لە نیزامی حکومڕانیە دکتۆر ئێمە ئێستا پێم وایە کێشەکە لەمایان نییە کێشەکە لە مافی تەنانەت تعبیرە لە خۆشتە بۆ نمونە کورد عەمیلی ئیسرائیلە دروز ئێستا عەمیلی ئیسرائیلە عەلەویەکان عەمیلی ئیرانن تورک کورد لە تورکیا بە هەمان شێوە یعنی تۆ هەر بڵێ کاکە ماف کاکە نان با بژی وەک مرۆڤ بەڵێ ڕاست ئەمە پێی ئەوترێت دیاردەی
ئەگەر ئەم دەستەواژەیە ڕاست بێ ئەمە پێوتێ علاگەی معلب حازرە کاتێک کە دەوڵەت فەشەلێ پرۆژەی دەوڵەت لە بنیادنانەوەی کۆمەڵگا و لە ئیدارەدانی کۆمەڵگا و لە بڕێوەبردننی دەوڵەتە لە ئیسیعابکردنی پێکاتەی ناهۆمۆژینی کۆمەڵگایە مەشروعی دەوڵەت فەشەلە هێنێ پێویستی بە چی هەیە زۆر بە ئاسانی پێویستی بە ئەوەیە کە بە ڕاست و چەبە بێگومان تۆمەت ببەخشێ بە هەموو پێکاتەکان بەشێکن لە مەشروعی صهیۆنی چکە ئەم دەستەواژانە بەشێکن لە توراس و دەستگای ئیسلاحی هەموو ئەنزیمەی فاشلی ئەم منتیقەی عەرەبی و ئیسلامی کە خۆمان تیاژین لەوە لە هەر لەحزەیەکی تاریخی کە توانای ئەوەی نییە حەقی مواتەنە بە هاوڵاتیەکانی خۆی بدە ممارەسەی سیاسی و مشارەکەی سیاسی جێبەجێ بکە و قانون هەموو کە هاوڵاتێک لە بەردەم یاسای یەکسەر کاتێک کە ناتوانێ تەمیزی عنصری و تەمیزی با بڵین ئەتنیکی و تائیفی نەهێڵێ کاتێک کە ناهێڵێ تەمسیلی سیاسی لە ناو سڵتاتی دەوڵەتە ئەمە پەرلەمانە ئەمە سڵتەی تەنفیزیە تەشریعیە ئەمانە هەموو بەدیبێنێ بە ناچاری ئەبێ بە دوای چیا بگەڕێ بدۆزینەوەی کۆمەڵێک ئارگومنتی بدڵنیایی و ئارگومنتی سیاسی پەتی بەشێک لە قسەکەش ڕاست بێ مەسەلا لە دوورزەکانی ئێستاە ئەو شتە هەبێت کە ئیسرائیل وەکو ئێستا ئاشکرا ئیسرائیل پشتیان نەگرێت بە بدڵنیاییەوە مەسەلەکە پەیوەندیەوە نییە ئەوە دیوێشی بابەتی تایە لەبەر ئەوەی ئەبێت دەوڵەتی تازەی سووریا بە حکمی لەژێر سایی بە ئەحمە شەرعە ئەبێ ئەو ڕاستیە تێبگاکە هەم دروزەکان هەم کوردەکان تمۆحی جۆرێک لە خۆ ئۆتۆنۆمیکردنی ناوچەکانی خۆیانیان هەیە تا ئەو دقەی تا ئەو ساتە وەختەی کە دەوڵەت توانای ئەوەی ئەبێت یان متمانەی ئەوەی بە دەوڵەت ئەدی لە چوارچەوەی عەقدێکی ئیجتیماعی نوێیە بە مەفهومە ڕۆسۆیەکەی کە قەناعەتیان وان بێ دەوڵەت مەرکەزی دابەشکردنێکی دادپەروەرانەی سامان و سوڵتەیە لە وڵاتە دوای 25 ساڵ نەگەشتێتەوە بێگومان ئێستاش ئەخوەقێ قەلەقێکی کەمینە نەتەوایەتی و ئاینەکان لە چی لە سووریا بێت چی ئێمە لە قۆناغی بابڵێن دوای پرۆسی ئازادی عێراق بێ پەیوەندی بووە دەوڵەتێک لە مەرکەزانیە لە پایتەختانیە کە ئەم زماناتە بدە ئێمە خۆمان هەمان معانەتمان هەیە لە عێراق وایەنە هەمان کێشەمانی لە عێراق تاکو ئەم ساتە وەختەش درک بواکەین کە فعلا مەشروعی جارێ مەشروعی دەوڵەتی مرکزی یان حکمی مرکزی کۆتایی هاتووە و فەشەلی هێناوە و نظامی فیدراڵی لە قۆناغی دوای پرۆسەی ئازادی لە لای نخبەی حکومڕانی تازەی عێراقە نظامی فیدراڵی نظامێکی ئیستیعابکراو نییە نفرن لی تێناکەن بۆ نمونە تۆ ئەچی لەگەڵ کەسێکی وەکو با بڵێ موقتەدا سەدر ئەسڵ نازانین هین چییە فیدراڵەتی هەر باوەڕی پێی نییە یعنی بڕوای بە هیچ بەڵێ یعنی بە ناوی بە لەژێر ناوی کۆنسپتی ئەوەی کە ئێمە هەموو عێراقین کە ئەم کۆنسپتە مشەوهترین کۆنسپتەکە لە تاریخی تازی عێراقە زۆر بە خراپی هەم لە خیتابە هەم لە ممارسە چکە ئەڵێ عێراقین بەڵام ئامادەی تونترین عنف بەرامبەر بەکاربێنێ لە قەزیەکی سیاسی دیاریکرا سزاد بدا لە خلافێکی سیاسی وەکو ئەوەی کە ئێستا لە چەند مانگەی ڕابردووە بوو خلافی هەندێک خلافاتی سیاسی تابعێکی قانونی و دەستوری پێدرێ و بۆی هەیە لە ژێر ناوی ئەمە عقوبە بووە کێشە بوو سزاد بدە ئەستن جنگێکی دەرونی گەورە و لەگەڵا بکات ئەمەی کێشەی ڕاگررتنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە چەند مانگی ڕابردووە لە ڕاستیە پێش هەر شتێ پیشاندانی جۆرێک لە ئەو جیاوازیەیە کە با بڵێن کەسێکی وەکو هانە ئەرنێرت لێی ئەترسێڵێ بۆنمە دۆخی کەمینەکان لە سایی سڵتەیەکی شمولیە سڵتەیە کە ڕەنگە لە دەستورە شمولی نییە وەکو ئەوەی تەجروبەی عێراقیە بەڵام بە فکر شمولیە لە ممارسەی شمولیە بە چ دلیلێک بە دلیلی ئەوەی تەنها لە خیلالی 23 ساڵی ڕابردووە و 25 ساڵی ڕابردووە زیاتر لە جارێک داوا کراوە کە ناوچەیەکی تری فیدراڵی لە باشووری عێراق دروست بکرێ ڕەتکرایەوە سونەکان بە بەردەوامی تەنزیر بۆوەکەن کە ئەوان پێویستیان بە جۆرێک لە خۆ حکومڕانی کنن چکات نانەوێت لە ژێر دەسەڵاتی بە تعبیری خۆیان میلیشیاکانی عێراق بژین ڕەتەکرێتەوە و دۆخی تاقە کانتۆن و تاقە هەرێمی فیدراڵ لە چوارچێوە ئەم دەوڵەتەی کە پێێتە دەوڵەتی ئیتیحادی بناوی عێراقەوە ئێمە هەرێمی کوردستانی ئەوە حاڵمانە بەدەست تەجروبەی تازەی عێراقەوە زۆر باشە دکتۆر بە پرسیارێک بکەم لەوە ئاخر پرسیارم بێ تۆزە درێژش بێت لە یاسای نێودەوڵەتیە چۆن ئەم بابەتە ئەخوێنرێتەوە مافی نەتەوەکان کەمینەکان لە ناو دەوڵەت ناکرێت دەوڵەتیان نەتەوە بێ
ئەگەر سەنج هەر نەتەوە دەوڵەتی خۆی ئەگەر سەنج بدەیت زۆربەی زۆری یاسانێ و دەوڵەتیەکان ئەم پرسی کەمینە نەتەواتیەکان لە چوارچێوەی کۆمەڵێک قیەمە معالەجە کردو پێش شتێ بۆ ئێمە شتێکمانە بە ناوی جارنامەی ژیانی مافەکانی مرۆڤ بەشێکی زۆری ئەو یاسانی و دەوڵەتیانەی کە لە با بڵێن لە ئۆرگانە نێونەتەوەیەکانەوە دەرەچن پشت بە ئەم لای حیا بەسێ بە جارنامەی ژیانی مافەکانی مرۆڤ بەسێ کە ئەوی جارنامەی ژیانی مافەکانی مرۆڤ خۆمان نەزانین کە ئەویش پشت بە جارنامەی مافی هاوڵاتی سەوڕەی فەڕەنسی ساڵی 1970 بەسێ کە کۆمەڵێک قیەمی سیاسی تایە وەکو قیەمی دیموکراسی هاوڵاتی بوون یەکسانی ئازادی و هاوڵاتی بوون ئەمانە کۆمەڵێک چەند کرد کە بەبێ ڕەچاوکردن و بەبێ ممارەسەکردنیان لە خلالی لەناو هەر سیستەمێکی حکومڕانیە زۆر زەحمەتە هیچ کەمینەیەک توانای ئەوەی هەبێ گرنتی ژیانێکی بە کەرامەت و ژیانێکی ئامن بۆ خۆی بکە لە چوارچێوە ئەو دەوڵەتەیە کێشە هەرە گەورەکە لە ناو جیهانی عەرەبی و ئیسلامی ئەوەیە بەشی هەرە زۆری سیستەمە حکومڕانیەکان دوورن لە ممارەسەکردنی نیزامی حکمی لیبرالی واتە ئەو نیزامی کە باوەڕی بە حڕیاتی سیاسی هەیە بۆوانەی خۆشیان بەڵێ بێگومان یعنی ئێستا کە مەسەلەکە تەنها جیاکاری نییە لەگەڵ تۆی کورداوەکو پێکاتەیەشی گرنگکە طبعاً ئێمە لە ناو عێراق ڕەنگە نە پێمان ناڵێن پێکاتە ئێستا حتا بە دەستەواژەیەکی دەسوورش پێمانڵێن مکەون پێمانڵێن پێکاتە بەڵام لە منطقی مامەڵەکردنا لە ناو بۆ نمونە لەژێر قوبەی پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا لە دەرکردنی کۆمەڵێ بڕیارە لە ناو ئەنجومەنی وەزیرانە لە با بڵێن لە ئەوەی پێوترێت زاکیرەی جەمعیان مخەیلەی جەمعی خەڵکی عێراقا بەسوونە بڵێ هەم سونەکان و هەمش ئێمە کەبینەیەکی لە ناو عێراقیەکان متهم بڵێ بێگومان ئێستا خۆ ئەگەر لەگەڵ هەر سەنجدا بێت لەگەڵ هەموو جۆرە گرژەیەک لە نێوان کە لە نێوان بەغدا و لە نێوان هەرێمی کوردستانە دروستە بێ بە بەردەوامی ئەو دەنگانە بەرزە بنەوەکە تۆمەتبارەکەن کە لە کەوتوتێتە جۆرێک لە دۆستایەتی و لەگەڵ دوژمنانی عێراق و هەندێک جار ڕاستە خۆش ینی بۆ مناڵی ئەمە بەشێکە لە نەخشەیەکی زایۆنی لە دژی عێراق و ئەمانە بەشێکن لە ئەوەی پێوتری عومەلای ئەژنێبی یعنیە بە کرێگرتەی بێگانەکانن یان کرێگرتی ئەمریکا ینی ئەم دەستەواژانە زۆر بە تەبیعڕەوە و ئەمە شتێک نییە من بەڕاستی ئێڵم ینی شتێک نییە کە بە ئاسانی کۆتایی پێبێ کۆمەڵگەی عێراقی پێویستی من شتێکم نووسیوە ڕێگەسبینی لە ڕۆژنامەیە زمانی نێودوڵەتیە بڵاو بێتەوە و لەبەر ئەوەی کۆمەڵگەی عێراقی کۆمەڵگەیەکە مۆرچی زاڵ مۆرکە دینیەکەیە هەر بۆیە ناونیشانەکەشم بەمشێ تایفی و دینی باوە بڵێن ئێمەش وەکو کورد ینی ئێمە خۆ ئێمە بۆعدێکی ناسنامەمان بۆعدێکی دینیە ینی ئەگەر بە زۆرینی مسلمانانی خەڵکی کوردستان وەربگرین عنوانەکەی بەم شێوەیە حودەیبیە عێراقیە داخلیەن و خارجی مەبەستم لەچێ مەبەستمەوەی کە عێراق پێویستی بە ماوەیەکی لە ڕووی بوعدە زەمانێکە ماوەیەکی زەمەنی دوورودێژ هەیە بەس بۆ ئەوەی زاڵ بێ بەسەر ئەم کێشانەوە جۆرێک لە تەسامح و لیتەهاو پێکەوە کارکردن و پێکەوە ژیان و جۆرێک لە تێکەڵاوبوونی کۆمەڵگەی عێراقی ڕووبدا بۆ ئەوەی هیچ نەبێ جارێ ئەم نەزعە تایەفی و مەزهەبی و قەومی و عێرقیانەی کە هەیە کە بە ناچاری لەگەڵ هەموو خلافێکی سیاسیە لەگەڵ هەموو بەکارهێنانێکی هەڵەی دابەشکردنی سامان و دەسەڵاتە لە عێراقا ئەتەقنەوە ئەم نەزعانە هیچ نەبێ ئەمە تا ماوەیەک ڕابگیرێ لەبەر ئەوە ئێمە بە هەمان شێوە ینی لە هەمان تەجروبەی قۆناغی پێش پرۆسەی ئازادیە ئەژین بەڵام بە ڕەنگە بە فەیسی جیاوازەوە بە پارتی سیاسی جیاوازەوە بە ئایدۆلۆژیای جیاوازەوە ئەژینە لە ڕاستیە بودیەی عەقلی سیاسی لە عێراقا گۆڕانکاری گەورەی بەسەرە نەهاتووە یعنی ئەوەی کە ئێڵێن پێوتێ دابڕانی سیاسی لەگەڵ ئەو توراسە لە بیرکردنەوەی شوبوونی کۆتەنە پێشتر بەعس بە ئایدۆلۆژیای ناسیۆنالیزم توی قەمع کرد لە ڕاستیە باوەڕی بە ینی منەزرینی گەورەی هەبووە کە باوەڕی بۆ نەبوونەتەوەی شتر هەبێ لە عێراقا تەنها بە شێوە شکلەکەی تەبانەوە لە کتێبێکی گرنگی دکتۆر بوران غەلیونە هەیە مەسئلة العقليات أو الطائفية ومسألة الأقليات باشكرا باسيوكا كا لا جياني عربية وهمو أو رجيم السياسيين كلا جياني عربية هبون الراسية بناوي تازەکردنەوەی کۆمەڵگاکانی خۆیانەوە بەشێکی زۆری کەمینە نەتەواتیەکانیان شەوسانەوەتەوە کەمەنە ئاینێکە و مەزەبەکان ڕێگەیان پێ نەداون کە تعبیر لە بوونی خۆیانەوە لە ناسنامەی خۆیان بکەن. زۆر سپاس ماندومان کردی ژیان سپاس. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیە تا میوانێکی تر و ئەڵقەیەکی تر خواتان لەگەڵ.